گەنج لە کۆمەڵگەی کوردیدا لە کاتێکدا کە زۆرینەیە بەڵام کەمترین بەشداری سیاسی هەیە. بە بڕوای شارەزایانی بواری کۆمەڵناسی پێویستە دەسەڵات لە پێناو دروستکردنی کۆمەڵگەیەکی پێشکەوتوو لە ڕێگای سەنتەری استراتیژی تایبەتەوە کار بۆ لابردنی لەمپەرەکانی بەردەم بەشداری گەنجان لە سیاسەتدا بکات. لە ڕوانگەی توێژینەوەیکی ئەکادیمی و مەیدانیشدا کە لە سنووری پارێزگای هەڵەبجە کراوە لە سەدا 73.6 گەنج کەم بەشداری سیاسیەکەن. بەشداری سیاسی گەنجان بەپێی توێژینەوەی کە ئێمە کردومانە لە 6.2 بووە، یعنی کەم بووە. ئەم پێوەرەش لە خۆوە نەمان پێواوە لە ڕێگەی 4 پێوەرەوە پێوامانە، یعنی بەشداری سیاسی لێرەیە یەکسان نیە بە بەشداری حیزبی. ئەکرێ ئینسانێک هەر ئیمانی بە حیزبایەتی نەبێ، بەڵام بەشداری سیاسی زۆر کارای هەیە لە ڕێگەی بەشداری لە خۆپیشاندانەکانەوە، ڕۆشنە سەرسنووقی دەنگدانەکان، بەشداری لە NGOکانە و بەشداری لە چالاکی حیزبیەکانە. بەرحاڵ بە کۆی ئەمانەوە بۆمان دەرەکەوێت بەشداری سیاسی لە ناو گەنجانی هەڵەبجەیە لە ئاستێکی کەمایە. لە دیدی مامۆستایانی زانکۆشەوە گەنج لە باشووری کوردستان خاوەن توانە و ئیرادەیەکی بەهێزن. ئەکرێت دەسەڵاتی باشووری کوردستان بۆ تێپەڕاندنی قەیرانە سیاسی و ئیداریەکان پشت بە توانای گەنجان ببەستێت. ئێستا ئێمە لە بەڕێوە بە قەیرانێکا تێپەڕێت، هەم قەیرانەکە دارایی هەم قەیرانەکە سیاسی. پێویستە گەنج تواناکانی لەو دوو بوارەیە بەکاربهێنرێ بۆ ئێمە بتوانین ئەو قەیرانە سیاسی و ئابووریەکە هەیە تێپەڕێنین. و گەنجیش توانای بیرکردنەوەی باشترە، و گەنج توانای بیرکردنەوەی باشترە لەو کەسانی کە بەتەمەندترن. بۆیە پێویستە تواناکانی گەنج بەڕاستی بەکار بهێنرە لە هەموو سێکتەرەکانی حکوومەتە و بۆ بەرەوپێشوونی ئەم سێکتەرە حکوومەتیە پێویستە حیزبە سیاسیەکان گرنگی تاوا بە گەنج بدەن، چونکە لە کۆتا جارە حیزبە سیاسەکان حکوومەت دروست دەکەن. حکوومەت پێویستە لە کارنامەکانی ئەنجومەنی وەزیران، لە کارنامەی وەزارەتە پەیوەندیدارەکان، وەزارەتی خوێندنی باڵا، پەروەردە، وەزارەتی ڕۆشنبیری کە کار بکەن بۆ ئەوەی گەنجان بخەنە ناو چوارچێوەی کار و پلانەکانی خۆیانەوە. لە هەمان کاتا دامەزراوەکانی تر ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی، دام و دەستگا کۆمەڵایەتی پەروەردەیەکان زۆر پێویستە بە هەماهەنگی لەگەڵ لایەنە سیاسیەکان، لەگەڵ حکوومەت و دەستگا گشتەکان پێکەوە ستراتیژ و بەرنامەیەکی کاری گرنگ دابڕێژن بۆ ئەوەی گەنجەکانی ئێمە هاوشێوەی گەنجانی وڵاتانی پێشکەوتووی دنیا بێنە پێشەوە، دەرفەتیان بۆ بڕەخسێن، نەک بۆ ئەوەی بەشدار بن، بەڵکو بوو ئەوەی خۆیان پێشڕەوی گۆڕانکاری و پێشڕەوی گۆڕانکاریە چارەنووسازەکان بن لە کۆمەلگەی ئێمەیە. دوورکەوتنەوەی نێوان گەنج و سیاست لە بەرژەوەندی گەشتسەندنی کۆمەڵگەدانیە. شارەزایانی بواری کۆمەڵناسی پیان وایە بیهیوابوونی گەنجان لە بەشداری پێکردنیان لە سیاستدا هۆکاری کەمی بەشداری گەنجانە لە سیاستکردندا. بۆیە بڕوایان وایە ئەبێ دەسەڵات کار بکات بۆ تواننەوەی بەستەڵەکی نێوان گەنج و بەشداری سیاسی، دەرفەت بڕەخسێنێت تا گەنجان ڕۆڵیان هەبێت لە گۆڕانکاریەکاندا، هاوکاریان بێت لە دابینکردنی ئابووری سەربەخۆدا، بەگشتی هەنگاو بنێت بۆ پتەوکردنی خۆشەویستی نێوان گەنج و گەشتەسەندنی کۆمەلگا. سەڵاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.